بازاری جلی کۆنە باشە بەس ئێمەش وەختمان هەیە ئیسە بڵێن لە دوای جەژنەوە تا ئیسە بازارمان هێواش بۆتە وردە وردە بەرەو دستانە ڕۆی ئەمە ئەمەشتی هاوینێداماناوە ئەم شتانە لابن وشتی ستانە دانین لە قەمسەڵە و لە بۆدی و لە هەموو شتێک لە هێلک و لە تیشێرت و لە ئەمانەی بلوسی خوری فترێککە ئەم شتانی ستانە دانین ئەم شتا هاوینانە لابن ناکەن و مەغزەنە. وڵای جلی کۆنە بە واسەیەوە کە کوالێتی باشە ئەجا ئێسەش کاتی موسمگۆڕینە و ئیتر ئێمە شتی دستانە هێنی نوشتی پاییزا هێنی بەواسەیەوە کە خەڵک حەزی لە شتی کۆنەکەی وە لە شتی تازەکە. داواکاریم ئەوەسە لە پیاوەکان لە کەسانێک جگەرە ئەکێشن فیلترەکانیان خەنە ناو سەرفە ئاشغاڵ کە موازلێکە هەم بۆ زرێوار هەم بۆ ژینگەی مەریوانش دوای ئەوە ئاشغاڵی لێتر کە مەسەڵەن مناڵەکانیان فێر ئەوە بکەن کە بیسکویتێ شکلاتێ هەرچی کە خۆیان ئاشغاڵەکەی جۆری فەرهەنگ سازیکەن یا پلاسیکی تە خۆیانە ببن کە دوای هات نزیک سەرفە ئاشغاڵە بوون و ئاشغاڵەکە خەنە ناوێ. زۆر پێخۆشحاڵم کە هاتم یارمەتی چیای سەوز بم بەڕاستی زۆر گلەیم لە خەڵکەکە هەیە زۆر گلەیم لە خەڵگەیە یەن لە سەرێ زێبارە ئەوێسن ئایا ئیستەک بێ نوێشاوە بێ بەستەنی بێ خۆن و ئەشغاڵەکەی فڕێوێن بێ ئەمە تەوەجوکەن بزانێکن ڕعایەتی نەزافەتکەن نەیکەن Tam hava boxing. لە ئەڵمانیا هاتوین لەگەڵم هاوڕێم هاتوین بۆ بەرشلۆنە هاتوین بۆ بینینی ئەم ئاسەوارەکە 110 ساڵە خەریکین هێشتا تەواو نەبووە گەشتیارێکی زۆر لە هەموو وڵاتانەوە سەردانیەکەن و بەڕاستی سیرکردنی شتێکی زۆر عجیبە هیوادارم هەموو کەسێ بتوانێت سەردانی کا شتێکی زۆر خۆشە. Llevo unos días aquí de vacaciones, me ha parecido una ciudad muy interesante, muy ordenada. Demasiado turismo ahora que es septiembre, en el verano la temperatura es muy agradable y pues no sé, esperaría poder conocer más lugares aquí y siento que es un lugar muy cultural, muy lleno de actividades y en el futuro poder regresar, claro, es una ciudad que me encantaría vivir.